زانەگەڵتان بەردەوامین لە کۆتاتەوەری بەرنامەکەم ڕۆیە باز لە هەست و سۆزەکانمان و وەک کاریگەری هەست و سۆزەکەین لەسەر تاک تا چەند پێویستە خۆمان کۆنتترۆل بکەین لە هەست و سۆزەکانمانە و ئەو خۆ کۆنتترۆلکردە پێویستە چۆن بێت بەگشتی کاریگەری هەست و سۆز و کاریگەری هەست و سۆز لەسەر ڕەفتارەکانی تاک باسەکەین لەگەڵ زۆر بەڕێز ئاراس پێنجۆنی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی کاگەرە سڵاو دەبێ بەخێر بێت. سڵاو بەیانیتان باش لەوکرد کەمێکیش ناساغی تۆزێک باسی سەرماکەی پێنجوێنت پەتای وەرزیە سەرماکەی پێنجوێن ئەوەنە سار دەکە وڵای ئێمە لە پێنجوێن ئێستا لە ماڵەکانە بە زۆری هیتەردا ئاگرسێنن کاتی هیتەر تەواو کاتی هیتەر هاتووە و سەرماسۆڵە خەریکە وردە وردە سەری ناوە بە بارودۆخەکەەوە جا هیوادارم ئەو ڕسق و ڕۆزیەی کە هەیە لە دەشتەکانە هێشتا خەڵک و مێدیپێتی سەرمانەی بە ئێمە خەمی وەشمان هەیە لە پێنجوێن ئێمە هیوادارین باسی هەست و سۆز و کاریگەریەکانی هەست و سۆز دەکەین ڕێک بەوە دەست پێ بکەین هەست و سۆز کاریگەری چیە لەسەر ڕەفتارەکانمان وەک هەمیشە بە ناوی خوای بەرز و بێهاوتا ڕێز و سڵاو بۆ تەواوی بینەر و بیسەر لە هەر شوێنێک ئاگامان لە یەکە و ئاگان لە ئێمەیە دیارە هەست و سۆزەکانی مرۆڤ یەکەمین کاردانەوەی هەر بەرکەوتەیەکی ئەرێنی یان نەرێنیە کە بەرتۆکەوێ هەندێک جار بەبێ بیرکردنەوەی لۆژیک و ئەقڵ و مەنتیق ئەکەوینە بارودۆخێکەوە هەستی خۆشی بێ هەستی ناخۆشی بێ زیادە ڕەویتیاکەین لەم هەستانەیە و لەم بارودۆخەیە کە تۆ تێی ئەکەویت پێویستە کۆنتترۆڵێکی باشی خۆت بکەیت چونکە هەندێک جار چ بە خۆشی دەربڕین بێت چ بە ناخۆشی بێت ئەو هەستەی کە تۆ بۆ دێت سنووری بەرامبەرە بەزێن بۆ نمونە ئێمە لە سەروبەندی هەڵبژاردنەکان نابووین بەداخەوە هەندێک کەس بەهۆی تەقی خۆشی و تەقەکردنەوە هەستەکانی دەرەبڕی کە ئەمە سنوور بەزاندنی خەڵکی ترە کە ئەمە کاریگەری نەرێنی و خراپ دروستەکە بۆ نمونە تۆ هەرچی دەنگی دنیاە کۆی بکەیتەوە ناگاتە ڕۆحی مناڵە کە ئازاری پێ بکە ئەو فیشەکانشی کەی تەقێنی بە ئاسمانە دوجار لە شوێنێک و هەردێ نەخوارەوە کەواتە وەکو ئەوەی کە هەیە وەکو ئەوەی کە وتراوە وەکو ئەوەی کە فێر کراوین و بووە بە ئەزمون لە هەر هەستێکە کە تۆ هەستی ناخۆش بێ یا خۆشی بێ زیادە ڕەویت کرد ڕێگە و جێگەی خەڵکی ترە پێشێل کرد ئەبێتە هۆی ئەوەی کە کاریگەریەکی خراپ لە سەر تۆ و لە بەرامبەریشدا ئەو شتانی کە بۆ بەرامبەر بۆ خوێنەوە بە تۆەکە بە خراپی بەسەر تاشکێتەوە بۆیە ئەو یەکەم بەرکەوتەیە جا هەواڵی خۆشە خوانەخواست هەواڵی ناخۆشە یاخود بەرکەوتە و پێدان و لێدانێکی کتوپڕە بەرامبەر بە تۆ ئەبێ عەقڵ و مەنتیق بڕیار بە و بە بیرکردنەوەیکی هێورانە ئارام و هەناسەی قوڵ هەڵمژین و کاتدان بە خۆت اینجا تۆ بڕیار بدەیت لەسەر ئەو هەستەی کە ئەتەوێت دەری ببڕیت. ئێستا جەنابەت کاک ئاراس باسی ئەواکە چی ئەبێت هۆیە کە ئێمە بتوانین هەستەکانمان وە بەتایبەت دەربڕینەکانی کۆنتترۆل بکەین بەڵام هەندێک جارە بینین مرۆڤ بەو شێوەیە نیە لە یاریگایەکە هەمووی دەسەکا بە قریشکە قریشک بۆ نمونە ئەم فترەیە لەبەر ئەنجامەکانی دەنگدان گەنجەکان حەز ئەکەن خۆشی خۆیان دەرببڕن یان هەندێک جار ئینشەڵڵا قەتوانە بێت تووڕەیی خۆیان دەرببڕن لەم کاتانەیە چی واکات هەندێک جار مرۆڤ نەتوانێت کنتترۆڵی دەربڕینی خۆی بکە ئەو ڕێژە خۆشیەیە کە بە مرۆڤ ئەگات یعنی بەدەر لەوەی کە خۆی چاوەڕوانی کردووە بۆ نمونە تۆ لە ناو ستادیۆمێکایی لە ناوی یاریگایەکی گەورەیە هاندر یەکێک لە ئەو تیپانی کاریەکەن بۆ نمونە گۆڵێک ئەکا ئەمە لا ئیرادی ینی لە کۆنتترۆلی تۆ دەرئەچێت بۆ نمونە بە هەزاران کەس لەو یاریگایە لە ستادیۆمن تۆ داهانیشی چەپڵە لێ نایێت و هاوار ناکەی تەنیشت ئەویتر ئەمەوە ئەکە هەیەجانێ دروستکە لەم هەیەجانەیە ئێمە قبوڵمانە هەندێک شوێن و جێگە هەیە کۆتەوە چیتە ئاهەنگیە بۆ هەڵپەرچی و شادی و خۆشی و پێکەنین و سەرچۆپیەکی خۆ ناکرێت لەوێ دامنیشی ئێمە کێشەمان لەگەڵ ئەو شوێن و جێگەکانە نییە بۆ نمونە لە بانگەشەی هەڵبژاردنکە ئێستا دەسەخسە سەری پێویستە لە کاتی بانگەشە و ئەنجامەکانە تۆ مادەم دڵخۆشکەریت و براوەیت و لە شوێن و لە جێگەیەکە دەنگی باشت هێناوە خۆشی دەرببڕی بەڵام جۆری خۆشی دەربڕینەکان جۆری هەسوس ئەو هەستانی کە هەتا چۆن زاڵبی بەوەی کە هەستی نەرێنی تێکەڵ نەکەی ئێمەی مرۆڤ ئەگەر بێت و یاسا ئیلاهیەکان نەبێت و یاسا دنیایەکان نەبێت کە ئێستا بە قانون و یاسا زوو کۆنتترۆلی خۆمان لە دەزەهێن ئەمە لە هەموو دنیای وایە تەنها بۆ کورد نییە تەنها بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیانیە بەڵکو کۆی بەشەرێت لە دنیاە ئەبێ بە شتێک ڕێگری لێ بکەی کە زیادە ڕەوینەکە جا لە هەستی ناخۆشاوێ کە تۆ ڕێی و بێزاری دەربڕین و نەرێنیە یا لە هەستی خۆشیابێ کە بە ڕێگەکان کە پێی بگەین و تەجاوازی حەقی خەڵکی نەکەین ئەم ڕێگریکردنە ئەبێت دەرەکی بێت لە دەرەوە نەهێڵن تۆ یان لە ئەم ڕێگریکردنە دوو جۆرە جۆریان ئەوەیە لەو پەروەردە
معریفی کە لە قوتابخانە و لە دایک و باوکەوە پێگەیوت و خۆ زانیاری و ڕۆشنبیری لەسەری هەیە جۆری شانەوەی کە بە یاسا ڕێگریمان لێکن کە تا ئێرە بۆت هەیە تۆ سنووری خۆشیەکانت تا ئێرە نابێت جۆرێکی تر خۆشی دەرببڕی کە زیان بە خەڵکی بگەێنێ لەم باگراوەندە معریفی کە مرۆڤ تی ئەکەوێ لەم ڕۆحیەتی کە مرۆڤ تی ئەکەوێ ئەم هەست و سۆز و خۆشەویستی کە هەتە بۆ ئەو بابەتی کە پێت ئەگا دایمە ئەبێت چێژ لەوە وەربگری بە کوردیەکەی چیت بۆ خۆت پێخۆشە بۆ خەڵکیش ئەوت پێخۆش بێواتە ئەگەر شتێک ناڕەحەتەکە بێزارتەکە خەڵک بیکە تۆش مەیکە تەنها تا ئەو ڕێگەیە تا ئەو سنوورە خۆشی دەرببڕە کە تۆ خۆشیەکانی تۆ ناخۆشی خەڵکی بەدوایانێت سنووری خەڵک نەبەزێنێ بێزاری بەدوایانێت خەوی خەڵک تێک نەیە ئیسراحەتی خەڵک تێک نەیە نەبێتە هۆی تێکشکاندی بازار و ئابووری و ماڵ و حاڵ و ژیانی خەڵکی ئەگەر بەم شێوەیە هەستەکانی خۆمان دەرببڕین بە دڵنیایی و هەم چێژ وەرەگرین هەم چێژی خەڵکیش تێک نادەین گرنگ ئەوەیە تۆ لە هەستەکان تا ئەو کۆنتترۆڵە بکەی بە دوو جۆر بە معریفە و تێگەیشتن و پێگەیشتن و پەروەردەی خۆت دوو بە و یاسا و قانونە ئیلاهی و دنیانی کە بۆ دیاری کراوە تا زیادەڕەوی نەکەی باش جیاوازی هەست و سۆزێک چییە کە خۆرسک و سروشتی کەسی خۆم وابێت بۆ جۆرە بم بەڵام ئەگەر جیاوازی بەرامبەر بە و هەست و سۆزەی کە دروستکراوی خۆم بێت شتە ڕۆحیەکان هەمووی پەیوەندی بە خۆمانەوە هەیە ئەم شتانی کە پەیوەندی بە ڕۆحی خۆمانەوە هەیە بۆ نمونە هەست و سۆزی خۆشەویستی هەست و سۆزی سیلەی ڕەحم هەست و سۆزی معریفەی دەستگرتن و پێگەیانی خەڵک هاوکاریکردنی خەڵک ئەمانە بێت لە ڕۆحیە تا دروست بێ بە یاسایەک بۆ تۆ نەسلمێنراوە ئەبێ کاگڕۆند ئیلا خات و سەحر ئیلا ئەمڕۆ هاوکاری دەنەفەرکە نە ئەمە ئەو پەیوەندیە معریفەیە کە بێ خودی خۆت یادا دروست بوو بێ باگراوندێکی معریفی خۆت بێ هەست و شعور بێ بۆ مرۆڤی بۆ چواردەوەری بۆ مرۆڤانی کە پێویستیان پێێتە جا کەسێک کە ئامانەتێکە لاباسەکە کەسێک کە بارودۆخی تەندروستی نەگونجاوە بۆ نمونە خاون پێداویستێکی تایبەتە تۆ شعوری ئەوە هەیە هەستی ئەوە هەیە زوو بچی بەدەمیەوە ئەگەر لە جێگەیەکی ئەو بە پێوەیە تۆ دانیشتی هەڵبسیت ئەو بخەیتە شوێنی خۆت ئەمە ئەوانن کە لە پەروەردەی معریفی خۆتەوە دروست بووە هەندێک هەست و شتی تر هەیە کە ئەمانە بە بەیاسا ڕێگەی پێدراوە یا بەیاسا ڕێکگیری لێکراوە شتە دنیایەکانی ترن ئەو شتان کە ڕۆتینن لە ڕۆژگارایەتە بەردەممان بۆ نمونە تۆ لە شوێنێک کە تابلۆیەک دانراوە پێچەوانەی ئاراستە ئەبێ نەڕۆیت تۆ ئەمە هەستێکی قانونیە بێ هەست بەوە بکە هێز بۆ پرسیارەتەوەی ئەگەر بچیتە ئەو ڕێڕۆ ڕەنگە تووشی ڕووداوێکی هات و چۆ بیت ڕەنگەش یەکێک لە ئۆتۆمبیلەکان لێەوە بێت و زەبرێکی بەرکەوتە و بەربکەوێت هەرچی گرنگترە هەرچی لەوەی کەم لە لای زۆربەی توێژەری دەرونی و خەڵکانی دەروون نازگرنگترەوەی کە هەست و معریفەی خۆت زاڵ بێت ینی خۆت بەرپرسیارەتیت هەبێ هەست و سۆزەکانی خۆت کۆنتترۆلی بکەی نەشی خەیتە ژێر کۆنتترۆلی هیچ کەسێکەوە چکە مرۆڤ ئەگەر هەست و سۆز و معریفەی خۆی کۆنتترۆلی کرد بەرهەمی جوانیە بێ ڕێڕەوی جوانەگرێ ئازاری کەس نادا ئەگاتە قۆناغێ لە قۆناغەکان هەر شتێک باش بێ ئەوە بکە یعنی بەدەر لەوەی کە ئیلا ئەبێ بە شتێک ئینزار کرابێ ڕێگەیەکی بۆ دانرابێ ئەگەر نەیکە تووشی بەڵایەگە بێ تووشی لێپرسنەوەیکی قانونیە بێ ئینسان ئەگەر گەیشتە کرۆکی معریفەی تێگەیشتن لە فکر و فەرسەفەی ژیان و ئەو جوانبینیەی لە ئاینی ئیسلامە کە بۆ ئێمە وەکو گەلێکی مسلمان بڕوامان پێێتی یعنی ئازاری هیچ کەسێک نادەین نابینە خەم و ناڕەحەتی و پەژارە بۆ هیچ کەسێک هەست و سۆزەکانیشمان نامانگەێنێتە لوتکەی بغرا یەکێکی تر لەوانی کە مرۆڤ پێیەکەوێتە هەڵەوەیە کە هەست و سۆزەکانت بتگەێنێتە لوتکەی بغرایی بۆ نمونە لەم سەر و بەندی هەڵبژارنەیە ئەو لایەنانەی کە دەنگیان زۆر هێناوە دەبێت سوپاسگوزار بن لە ئاستی ئەوەی کە هێناویانە ئەسڵەن ئەبێت تەواضوعیان زیاتر بێ ئەبێ خۆیان بێنە ئاستیەوەی کە زیاتر خزمەت بکەن نەک بکەونە قۆناغێکەوە هەستەکانیان وایان لێ بکە لا شعوری ئەمە ئێمەین ئەمە ئەگەر ئێمە نەبین ئەمانە نابێ هەست و سۆزی مرۆڤ لە سەرکردەیەکەوە تاکو و مناڵێک کە تازە فامەکات و پێگایەتەوە هەر هەمووی هەست و سۆزی تایە هەر یەکە و بە پێ ڕێژە و پۆینتاتی جیاواز جا هەندێک جار ئێمە بە پێچەوانەوە ئەیبینین کەسی وا هەیە نوکتێکی بۆ گێڕێتەوە ئاوا بزێکەکەوێتە سەردەمی کەسی وا لە تەنیشدانش قاقا پێکەنێ بە نوکتەکە یان هەواڵێکی ناخۆش پێداوە ئەبینیت خەمێک ئەیگرێ بەڵام ئەوە نییە کە بۆ نمونە کەسێکی تر ئەیاتە پڕمی گریان و ئابەمشە واتە دەربڕینی زۆر کەمە شتێک ڕۆیە زۆر ئارامە نەتوڕەیەەکە نەحیجاڵن ئاسابی ساردە ئەوەی کە مرۆڤ دەربڕێنیشی زۆر کەم بێت
ئەمە نۆرماڵە جەنابەت بە تەندروستی زانیان ئەمەش کێشەیەەکە خۆی ئەوان ئەچێتە سەر جۆری کەسایەتی ئەمە لە کەسایەتەکانە بە پێی یاسای مەرز برێکس هەمانە کەسای کراوەمانەیە و کەسی پارێزگاری کارمانێ ئەوەی کە زۆر نکتەیەکەکەیت و زۆر ئاسایی زەردەخەنەیەکە و پێەکەنی ئەم کەسانە کەسی محافظکارن یعنی زۆر جار کەسی کراوە نین بەڵام خەڵکی کەسێک کە کەسی کراوە بێ ئەم کەسە کراوانە زوو شادەبن زوو پێکەنن و هەر یەک لەم جۆرە کەسایەتیانە ئەرێنیشان هەیە و نەرێنیشان هەیەوەتە خاڵی لاواز و خاڵی بەهێزیان هەیە بەڵام لە دوجاردا شخصیەتی خۆیانە ئەتوانین بە شێوەیەکی گشتی بڵین شتێک نییە کە ئەوەی کە کراوە بوو خەڵکێکی خراپەخواانە خوازی ئەوەی کە داخرا بوو خەڵکێکی باشەوە پێچوانەکەشی بۆیە ئاراس ئەمەوە ناکە هەستە دەرنەبراوەکان بێت ئێمە زۆر بەمان یددیوەک هەیە ئەوەی کە شوێنێکیان داناوە ژوورێک تەنیا بۆی کە تۆ ئەو تووڕایی لە ناختایە ئەها بە چەکوشێک شتەشکێنی ئەڵێن ئەمە ئەو شوێنەیە بۆ دابینکراوە بۆ کەسانێکە هەستی دەرنەبراوەیان هەیە بەڕاستی تۆ ئەگەر هەستەکانیشت لە کاتی خۆی دەرنابڕیت کەڵەکە ناکاتە تا بمێنێت بە دڵنیایی و کەڵەکە ئەبێ بۆیە لە کەسایەتەکانە لەوانەی کە جۆری هەستەکانیان جۆری کەسایەتەکانیان داخراوە یاکراوەی هەستەکانیشان جیاوازە هەیە زۆر زۆرەکۆی کە تۆ خێرا قاقالەیە دەنگی بەرزەکاتەوە هەندێک جار ئێمە ڕەنگە بڵێن پێویستی ناکردەوە ئەو قاقای لێبی بەڵام لە ڕاستیەوە سروشتی وایە مرۆڤ هەرچی ئەوەی کە لە پێی ئەگا یا تووشی ئەبێ یا پێی ئەوترێ یا نوکتێکی بۆ بازەکرێ یا تووشی شتێکە بێ زۆربەی پزیشکە بەڕێزەکانش پێیان وایە دەربڕینی هەبێت تاکو لەوەی لە ناخی خۆیان بیهێڵێتەوە چونکە دەربڕینەکان چه بەخۆشی بێت چه بە ناخۆشی بێ بۆ نمونەگەر تۆ هەواڵێکی ناخۆشت پێگا قەیچێکە با من بۆ کاگڕۆندی باس بکەم یا کاردانەوەیەک بە دەموچامەوە دیار بێکە ئەم هەواڵم پێگەیشتووە بۆ ئەوانەی کە دەربڕینەکانیان خەنە ناو ناخی خۆیانەوە زۆر جارە بێت بە نەخۆشیکی دەرونی لیان زۆر جارکی گرفت و کێشەی دەرونی جەستەیشیان بۆ دروستە بیان دەگجارەڵێ تووشی شەکرا بێ خوا نەخواست تووشی ئەو بابەت نەخۆشی کە پێڵێن جەڵدەی دڵتوشی ئەوان نابێ بۆیە دەربڕینی هەستەکان چه هەستێکی ناخۆش بێت چه هەستێکی خۆش بێ لە سنوورێکە کە سنووری بەرامبەر نەبەزێنی دەری ببڕی باشترە لەوەی کە بیهێڵیتەوە باشەکە گەراز عقل بزوێنەری هەست و سۆزەیان دڵ بزوێنەری هەست و سۆز ئێمە شتێکمان هەیە پیاوێک ئەچێ بۆ لای ڕفیقەکەی ئەڵێ نازانم کێیت بەڵام هێشتا هەر خۆشمەویت هێشتا هەر خۆشمەوی بەڵام ئالێرە بۆمان دەرەکەوێت ئینسان خۆشەویستەکەی لە دڵا هێڵێتەوە نەک لە مێشکیە چونکە دڵ هەتا ئەو کاتەی هەندێک جار بیرچوونەوەمان هەیە خەڵکمان بیرەچێتەوە بەڵام ئەڵین هەرچەم نازانم کێی بەڵام هەر خۆشم ئەویت کەواتە ئەوی ئازە دڵ ئەیدات و بەڵام وابەستەگی ڕۆحی واتە ئەو شتەی کە دڵ پێویستێتی و خۆشەویستیەکەیە لۆژیک پاڵنەری بێ پشتی بگرێ وەکو بڵێ سپۆنسەرەکەی بکات زۆر بەهێسترە بێکات تەنها بە دڵ بکرێت چونکە هەندێک جار دڵەکەوێتە هەڵەوە ئەگەر بێت و عقل و لۆژیک و منتیقی لەگەڵانە بێ هەروەکەوەی کە خۆشێوێ بەس نازانێت بۆ خۆشێوێ بەڵام ئەگەر وای لە مێشکی هەبوو خۆشێوێ لەبەرەوەی خۆشەویستەکەیەتی خۆشێوێ لەبەرەوەی عیشقیەتی خۆشێوێ لەبەرەوەی ڕۆژگارێک بووە دۆستی بۆ هاوڕێ بوو هاوسەفەری بووە ئەگەر بێت و هەردووکیان پێکەوە بن هاوتەری بن ئەو نیعمەتی چاکە جاخوا لەومان باتین چی ئەگەر ئەم خۆشەویستێکی زۆری بۆ ئەو هەبێت و هەست و سۆزی بۆی هەبێ بەڵام ئەو هەر ئاگاشی لێنێ ئەوتی داکی پێی زانی بۆ شتا خۆی نەیزانی بۆ ئەوی تۆ واکە جا ئەمە دوو جۆرە یانەوە تا جورئەتی نەبوو بچێتە بەردەمی یاوەتە ئەو کەسەی کە تۆ هەست و سۆز و خۆشەویستەکەت بۆ دەربڕیوە بە شێوەیەک نەبووە ڕاشکاوانە بێ هەستی پێ بکە هەشمانە دەریشی بڕیوە و هەستیشی پێ کردووە و بەڵام ئەم وەکو بڵێ ئەو چاوەڕێ و ڕەتفعلەی کرد ئەوە نەبووە کە چاوەڕێی بکات ئەویش بەڵێی بۆ بکە لەم دوو حاڵەتەیە ئەگەر ئەمە بەرکەوت لە ڕاستیا زەبرە زەبرێکی هەندێک جار زۆر زۆر کوشندێت تۆ چاوەڕێشتێکی باش لە خەڵکەکەی چاوەڕێیەکەی کەسێک خۆشی بێ وەکوی کە تۆ خۆشتەوێ یا هەموو هەنگا و بیۆرانی کە تۆ لە تۆ هەیە لەویشە هەبێ لەم حاڵەتەیە من بڕوام وایە هەر کەسێک باجی گۆڕانکاری نەدا ئەبێ باجیمانەوە بدا لەو شوێنی کەتیایەتی واتا بێ ڕیسک بکە بە تایبەتی لە مەسائیلی عشق و خۆشەویستیە لەوەی کە بتەوێ گۆڕانکاریەک لە ژیان تا بکەی ئازابی جەریبی شتێک هەیە ئەمە بۆ پێکەنینە شەرنی ڕاست بێ ئەڵێت ترسنەکان دایکیان ژنیان بۆێنێت و ئازاکانیش خۆیان خۆشەویستیەکەن و ژنێنن تەبعەن ئەمەوان نییە لە ڕاستیە بەڵام قسەیەکی باوی ئەم سەردەمی سوۆشیال میدیایە ژینە ئێمە کەس و کار کاتی خۆی هەر کەس و کار ژنیان بۆیە ناون و بۆ باو باپیرانشمان و بە دڵیشیان بووە
لە ئێستایا کە دنیای گۆڕانکاری و گەشەی ڕۆحیە لە خۆشەویستیە هەندێک جار ئەبێ باجی زۆر گەورە بدەیت پێچەوانەی شەپۆلەکانی دەریا سەوڵ لێ بدەیت ئەمەش خەڵکی ئازایەوێ چ لە نێر و چ لەمێ بەڵام گرنگەوەیە ئامانجەکەت گەورە بێ و ئەو دوانێک کە دوایی ئەگەن بە یەک بیسەلمێنن بۆ کەس و کار خۆزگایە زووتر ئەم ڕێگەیان باە بەمانە کە ئەم هاوسەرگیریە دروستکەن کە ئەم خۆشەویستە بگەێنە ئەنجام چکە ئێمە بمانەوە نێمانەوێ لە کەلتوری ئێمە ڕەفاقەت و چوونە دەرەوە ئەوە زۆرجێی نابێتەوە کوروتەنی ئەگەر کچەکەمتەوێ لە پەنجەرۆمێ لە دەرگا بدە و فەرمووەرە ژوورەوە ئەگەر ئەهلی لە دەرگادان بوو قەیچێکە پشگیریان بکەن و لەسەر ئەمانیشە دوایی پارسەنگی ئەو نەئانە بە جواب نێنەوە بەڵکو بە بەڵێ جواب بنەوە و هەست و سۆزەکانیان وا دەربەبڕنوان لێ بکەن کە ڕۆژگارێکەمانە پەشیمانون ئەگەر ڕێگریەک هەبوو بێ لەم ڕوتی چوون بەرەوەیەک ئەو قەڵەمە ناوێرم بیگرم بەدەستمەوە ئەمڕۆ هەموو جارێکدامە بە عەرزایتر بەلا چاو سەیرێکردمەوە کاکە ئاراس جەنابەت بکاتە باسی ئەوەت کرد وتت کەسەکان بوێر بن هەر نەبێنە ببانە بێ بەداخێک بەسەر دڵێ بڵێ کاتی خۆی کەسێکم خۆش ئەویست هەر بوو بەداخ بەسەر دڵمەوە پێمنەوە بەڵام هەندێک جار ئەم خۆشەویستی مادام باسی دەربڕێنی هەست ئەکەین ئەبینیت کەسێک بە کەسێک ناگە ئەی کا بەڕق واتە خۆشەویستەکە ئەگۆڕێت بۆ ڕق بەداخەوە تۆڵەی لێ سێنێتەوە ئەم شێوازی دەربڕینە بە پێچەوانەکەیەوە اینجا هەمانە واتە لە خۆشەویستەکە زیادە ڕەوی کردو اینجا لە تۆڵەکردنەوەکە ئەبین بەداخەوە هەندێک ڕێگەی زۆر تونەتیژ شەگرێتە بە ئەمەش با قسێکی لەسەرکەین چۆنەکە ئەم هەستە دەربڕینەکەی ئەگۆڕێت ئەوە هەستی خۆشەویستی نەبووە هەستی بەدەستهێنانی هەبووە مرۆڤ کە هەستی خۆشەویستیە بێ ناتوانێت ئازاری هیچ کەسێک بات جا ئەو مرۆڤە بۆت بدەیە میا بۆت نەبێ ینی بۆ نمونە گەنجێک کچێکی خۆشەوێ ئەگەر بۆی نابێ ئەچێ دوای ئەوە ئەگەر ڕسمێکیان هەبێ بڵاو بێکاتەوە ئەگەر نامەیەک هەبێ پەخشێکات ئەگەر شتێک هەبێ ڕەشەی پێکە بە لە ڕاستیامە هەستی بەدەستهێنانیە بۆ هەستی خۆشەویستی نەبوو هەستی خۆشەویستی مرۆڤ کوێر و لاڵەکە بۆ ئەو کەسە جگە لەو هیچ کەسێک نبینێ و ئامادەش نییە بۆ هیچ شتێک ژیانی بخاتە مەترسیەوە ئامادەیە ژیانی خۆی بخاتە مەترسیەوە بۆ هەر شتێک کە ڕۆحی ئەو بێنێتە لای ڕۆحی خۆی بیخاتە ژێر سەقفێکەوە بەڵام ئامادە نیە یەک ڕۆژ لە ڕۆژگار ئەگەر وای کرد بێشک و بێ دوودڵی ئەگەر کەسێک خۆشەویستیەکەی گۆڕا بۆ ڕق ئەوە لە ئەزەل و خۆشەویستی نەبووە حەز و ویست و ئارزووکی بەدەستهێنان بووە جایا گرەوی کردووە لەسەرەوەی ئەمە ڕۆژگارێک لەگەڵ منە ئەبێ و ماڵی من ئەبێ لەگەڵ خۆیان لەگەڵ خەڵکی ترا یا بە هەر ڕێگەیەک تەماحی لە سەروەت و سامان و جوانی و کەشخەی و بنەماڵەیە هەبوو بێ کەزانی تیکە و خواردن و خۆراکی ئەو نییە ئەو کاتە ئەچێ لەمپەڕ و ئەلقەرە و کێشەی بۆ دروستەکە بۆیە ناونانرێ خۆشەویستی چکە خۆشەویستی دوای خۆشەویستی عشقەیە عشق دواپلەی ئەتوانم بڵێم دواپلەی سەرگەردانی مرۆڤە بۆ گەیشتن بەو شخصی کە تۆ ئەتەوێ چونکە لە عیشقا هیچ شتێکی تر ناخوێنرێت تۆ تەنها مەعشوق نەبێ و بە پێچەوانەکە شێوە ڕاستە و باجی زۆریشی ئەوێ بۆیە جارێکی تر دووبارەیەکەمەوە ئەگەر خۆشەویستی گۆڕا بۆ ڕق لە ئەزەلەوە خۆشەویستی نەبێت کاریگەری لەسەر بڕیاردانە بێت بەدڵنیایە کاریگەری گەورەی لەسەر بڕیاردان هەیە ئەگەر بێت و بە ئارامی بە هێواشی تۆ بیر لەم بڕیاری هەست و سۆزت نەکەیتەوە کەویتە هەڵی گەورەوە بۆ نمونە کوردەڵی هەر کەس وتی بەیانی جەژنە برنج مەکەراوە هەتا بۆ مەبەستی ئەوەیە تۆ ئەبێ زوو بڕیار نەی لەسەر هەست و سۆزی خەڵکی لەسەر هەست و سۆزەکان و بە قسەی خەڵکی یا بەو تیرانەی ڕوبەڕوو دەبنەوە بەو توانجانەی ڕوبەڕوو دەبنەوە ئەبێ ئینسان بە عەقڵ و معریفە بە منطق و لۆژیکی ژیری خۆی بڕیار بدا لەسەر هەست و سۆزەکان ئەگەر وانە بێ بە دڵنیاییەوە تووشی هەڵابێ کەم و کوڕی گەورەی توش ئەبێ ئەو کاتە کوردەڵەکە لە گێجەنە دەرچوو ناچێتەوە شوێنی خۆی هەموو ئەمانەوە ئەکات تۆ بە ئامانجەکە و نەگەی کاتێکی زۆرە لێ بە فێڕۆ ڕۆشت بێ زۆر جار ئێمە کە هەست و سۆزەکانمان کاریگەری هەیە لەسەرمانەوە کەوینە هەڵەوە پێی کاگڕەوەند قسەی خەڵکیە قسەی خەڵکی زۆر جار ڕێڕەوەکە ئەگۆڕێ ئەگەر ئەم قسەی خەڵکی کۆنتترۆلی نەکەی من هەمیشە ئاڵم ئەو خەڵکانی کە قسە لەسەر ژیانی تۆکەن یەک شەو لە شوێنی تۆ خەوتون یەک شەو لە شوێنی تۆ لە نەخۆشخانەکان ڕۆژیان کردوێتەوە ڕۆژێک گیفانی بێپارەی تۆیان بینیوە ڕۆژێک وەکو تۆ زەحمەت و ناڕەحەتیان چەشتووە ڕۆژێک وەکو تۆ هەستاون بەو زەحمەت و ناڕەحەتیە نان پێیا بکەی ئەی چۆن ئێڵی قسەکانیان هەروە بە ئاسانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە مەجلیسەکان بە بیستنەوە لەسەر تۆ کاریگەری دروست بکە بۆیە ئەگەر هاتوو قسەی خەڵکی ئەوەی باشە بۆمان
دەستی ماجەکەین ڕێزی ئەگرینی خێنە سەر سەرمان ئەوشی کە خراپە و ئەزانین بەرەو دواوامانەبات و لە شخصیات و لە پێگە و جێگەی کۆمەڵایەتی و ئابووری و ژیانمان دواخە لەم گوێ با بڕابە لەمەی تریانەوە دەرچێ ئەگەر گەیشتین مەم قۆناغە تەمەن لە قۆناغی کامەڵبوون ئاگەی بەمە لە ڕاستیە لە دوای چلەوە گەی بەمە ئێمە لە مەرحەلەی باڵغبوون هەتا ئەگەینی 23 ساڵ ژوازانین هەموو دنیا بیر لێ ماکاتەوە بەڵام لە دوای چلەوە تێگەین کە خەڵک شەر نییە بیر لێ مەکاتەوە کەچی لە دوای 50 ساڵەوە تێگەیشتوین با بە خەڵک هەر بیری لای ئێمە نەبوو هەر بیری لای ئێمە نەبوو خەریکی ژیانی خۆی بووە قسەیەکە لە مەزیسوێک لە تۆڕێک لە کۆمنتێک فرەدراوە ناگاتەوەی کەم خەڵکە عفوم بە دوای ئەوە بێ ژیانی تۆ چییە و چۆنیە بۆیە قسەی خەڵکی کاریگەریەکی ڕاستەخۆی لەسەر هەستەکانی مرۆڤێ بێ زۆر ئاگامان لێبێ و ریابین بەڕێزەکانت کاتە یەکێک خۆشەویستەکان بوێر بن بە تایبەت ئەگەر هەستی کرد بەرامبەرەکە هێشتا نەیزانیوە و هەروەها هەر هەستێکمان بۆ ئێستا خۆشەویستی بوو تووڕێی بوو شادی بوو هەر هەستێ بوو ئاگامانەوە بێت دەربڕینەکانمان کەسی تر بێزار ناکات بەدڵنیایەوە زۆر جوانترین خاڵە زۆر خۆش بێت.